قدام بريزم برنامج پیشش کنی برنامه کدی رادیو حضار فم النهات مال سرخط تلفون برای شورش آکو اندامی کمیته اگهداریه هموالاتین کردستانی لدرواد کو بچشی و بشتاری لپروسه ریفرندوم بن که شورش والبانش و سپاس با بشتاری اول و هپیوینه تو بکن بی او کسان اگهدار بکی کو اوید خازن بشتاری لپروسه ریفرندوم ببین بچشی و تکانن دنگین خواهد تومار بکن بله پیششی زور سپاس کاغ مصطفى بو درفتك بتوانين او هەپەیڤینە انجام بدەین لە ڕاستیدا و ئاگاداریەی کە بۆ مەسەلەی ریفراندەم بۆ هەندەران يعني بو كرداني دروي ولات بو كردستانياني دروي ولات اما چند رێنمایەک مان بەدەستدا هاتووە لەو رێنمایەک پیشان مان دەدات بە شێوازی میکانیزم و ئالیەتی دەنگدان لە دەروی وڵات چۆن دەبێت ئەو رێنمایانەی کە بەدەستمان گەیشتووە بەڕاستەکەی ئێستا حاڵی حاضر رێنمایەکان زۆر زیاتر دەربارەی معلوماتی گشتین واتە رێنمایی گشتین من دەتوانم يعني پێدا بڕۆم بەناو رێنمایەکاندا بە خاڵ شیرۆ بێتم ئەگەر وەختمان فەرموو کاک بەڵێ بەنسبەت مەسەلەی دەنگدان بۆ کوردستانیانی هەندەران و هەروەها ئێمە زیاتر دەخل لەسەرەوە دەکەینەوە بۆ کوردستانیانی ئوسترالیا ئەوەی بۆمان هاتووە و ئەو ڕاگەیانەی پێمان گوتراوە دەربارەی دەنگدان چۆن دەبێت پێویستە هەر کوردستانیەک کە مافی دەنگدانی هەیە پێویست دەکات خۆی تۆمار بکات لە ڕێی ئینتەرنێتەوە واتە دەنگدان بە شێوەی ئەلکترۆنی دەبێت و بەرواری دەنگدان کە دەستنیشان کراوە لەلایەن کۆمیسیۆنی باڵای دەنگدان و ریفراندەم لە کوردستان کە لە ڕۆژی 1 نۆی 2017 دەست پێ دەکات و کۆتایی دێت لە ڕۆژی 7 نۆی 2017 واتە یەک هەفتە ئێمە بوارمان پێدراوە ئەو کوردستانیان ئوسترالیا بۆ ئەوی بتوانن خۆیان تۆمار بکەن بۆ ئەوی مافی دەنگدانیان هەبێت و پێویستیەکانی دەنگدەر بۆ ئەوەی دەنجی یاسایی بێت و شەرعیەت برێتە بە دەنجی پێویستی پێ هەیە کە یەکێک لەو ناسنامانەی دوو ببورێت دوو ناسنامەی عێراقی هەبێت بۆی بتوانی دەنگەکەی ببێتە دەنجێکی یاسایی ئەو ناسنامە عێراقیانەی کە پێویستە دەنگدەر هەیبێت و پێویست دەکات بە شێوەی ئەلکترۆنی هاوپێتیان بکات ئەوانن یەکەمیان پاساپۆرتی عێراقی دووەمیان ناسنامەی باری شارستانی سێیەمیان ڕەگەزنامەی عێراقی چوارێمیان کارتی نیشتیمانی لەو چواردانە کاک مستەفا پێویستە هەر هاوڵاتیەکی کوردستانی کە حەقی دەنگدانی هەبێت دەبێت دوو لەو بەڵگەنامانەی هەبێت لە کاتی دەنگدان باش يعني زۆر گرنگ و دوو ناسنامەی خۆی عێراقی هەبێت و پشتڕاست بکەک و ئەوەیە هەموڵاتی عێراقییان کوردستانی و دیارەکە شۆرەشیانی بتەنیا ئەوە بۆ کوردەکانی باشووری کوردستان بۆ کوردەکانی کوردستانی عێراق نەوەیە کوردەکانی تر ناتوانن دەنگ بن و بەشدار بن بەڵێ ئەمە یەک لە مەرجەکان ئەوەیە دەبێت تۆ هاوڵاتی کوردستانی عێراق بیت یاخود کوردستانی باشوور ئەو هاوڵاتیە شەرط نییە تەنها خەڵکی مثلا سێ پارێزگاکە بی بەڵێ بەڵکو دەرەوەی کوردستانیش دەگرێتەوە هاوڵاتیانی کوردستانیان بەگشتی دەگرێتەوە واتە برامەسیحیەکان و تورکمانەکان و عەرەبەکان و ئەوانی تر لە هەموو کەمایە باشە و کاتی دیارکردی 1 تا 7 پێویستە لە ئەم کادا خۆی تۆماری بکەن و دەنگ بدەن دوای ئەو کات یانی ناتوانن کەس دەنگ بدەنەوەیە بە پێی ڕێنمایەکان کاک مستەفا تا ئێستا کە ئێمە ئاگادارین لە بەلاغەکەیاندا خود ڕاگەیاندراوەکەیاندا دەڵێ لە 1 نۆوە دەست پێ دەکات لە 7 نۆ کۆتایی دێت واتە تۆ مافت دەسووتێت ئەگەر پاش 7 نۆ خۆت تۆمار ناتوانی خۆت تۆمار باشە کاک شۆرش یانی ئەدرێسی سایدەکە چییە لە کوی خۆی تۆمار بکەن ڕێکای ئۆنلاین بەڵێ لە ڕێگەی ئۆنلاینەوە دەبێت بە شێوەی لە ڕێی ئەنتەرنێتەوە ئەدرێسەکەی شتان پێ بدەم ئەدرێسەکەی www.kheep.com
KRD. بله من دوباره دکم www.khec.krd. بله درسته. باشه او کاکا شورش باشه گرینگی ام رفراندوم چیه؟ یعنی تو چه شیوه ام رفراندوم گرینگ ابینی به تایبەتی بۆ کوردەکانی باشووری کوردستان کە کوردەکانی بەشیتر ناتوانن دەنگ بدەن بەڵام بۆ کوردەکانی باشوور چه قەس گرنگی هۆ هەیە؟ بڵێ کاک مستەفا گرنگیەکی زۆری هەیە بەڵام لە هەرە گرنگایەتی ئەو دەنگدانە لە دەرەوەی وڵات ئەوەیە کە تۆ دەنجی بەڵێ زیاد بکەی بۆ پاڵپشتیکردن لە مافی سەربەخۆیی کوردستان. یعنی گرنگترین شت لێرەدا ئەوەیە ئەو دەنگانە لە دەست نەدرێن و یاخود نەدۆڕێندرێن. بله و دیارەکە کە شۆرش کو زۆر کەس زانی ماوەیە کە زۆر میرەی جیهان بە تایبەتی میرەی وڵاتانی جیهان بەحسی ئەم ڕێفراندۆم و سەرخۆبوونی کوردستانەکەنە ئەم فرسەندێکی زۆر زێرینە کە زۆر کەس ئەڵێن کە دەست کوردایە و ئەم ئەچارنووسی خۆی دیار بکەن بەشداری دەنگدانێ ببن بۆکو بکوانە بن لە ئایندەدا وەکو وڵاتێکی سەربەخۆیی بژین. کاکە شۆرش من زۆر سپاسی جنابتانە کە دوو خاڵین گرنگە لە یەکی نۆ تا حوتی نۆک و لە پێویستە لە ئەم کادەخوا تۆماری بکەن و دناسنامەی عێراقی لازمی هەبە و هەروەها بەشداری دەنگدان ببن. کاک شۆرش ئاخر قسەی جنابتان چییە؟ چی حەزێکی بڵێ؟ بەڕاستی من حەزم کرد لە پەیامەکەدا ئەوەش بگەینم کە ئەمە ڕاستی داوا دەکەین لە هەموو کوردستانیانی دەرەوەی وڵات هەندەران و تایبەتی لە ئوسترالیا کە بتوانن دەنگ بدەن بۆ بەڵێ سەبەر ئەوەی ئەو دەنگە بەڕات کاریگەریی ئەو تۆی دەبێت یەک دەنگ تەنها یەک دەنگ زۆر تەئسیر و کاریگەری هەیە بۆ بابەتەکە چونکە دەکەوێتە ناو قاڵبی یاسایی کاک مستەفا ئەو دەنگە دەچێتە ناو دەکومێنت لە دەکومێنتیش دەچێتە نێو موسسەکان و دام و دەستگا نێو دەوڵەتیەکان بگرە نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و بگرە لە دڵاڕۆژیش ئەگەر بووە مەسەلەی داکۆچیکردن لەوانەیە ئەو دەنگە بەکاربێت لە دادگا نێودەوڵەتیەکان بۆ داکۆچیکردن لە مافی ریفراندەم و مافی خۆتارەنووسی. بەڕێز شۆرش ئاکۆ ئەندامی کۆمیتەی ئەگەهداری هەموڵاتانی کوردستانی لە دەروە دەرباری پرۆسەی ڕێفراندۆم زۆر سپاس بۆ کات و بەشداربوونی ژناتان لەم گوت و بێژ کاکە شۆرش. زۆر سپاس بۆ تۆی بەڕێزیش ئیسلاو و ڕێزمان بۆ هەموو ئەندامانی رادیۆکە. بله گودایم بریز و گودار هەپەڤینەک شۆرش ئاکۆ کرد ji Komîteya Agadariya بۆ پرۆسەیا ڕێفرەندۆمê. اسماعیل جمع و عەبدولقەهار زاخۆلی و سراناوانên nû بۆ ڕێفرەندۆم و سەرخۆبوونا کوردستانê. دولت هەرکوومە فێمەیە بژی دەولەتە کوردستان سەرخۆبوون ئەرمان جامەیە گوری تەبین کوردستان بژید کورد و کوردستان بژید دەولەتە کوردان بژید کورد و کوردستان بژید دەولەتە کوردان